ئێوارە باش کاکسەید زۆر سپاس. لە پراوێزی کۆبوونەوەکەی ئەمڕۆماندا قراروا بوو جەنابەت لەگەڵ پەرلەمانتارەکان لێرە کۆ ببینەوە گفتوگۆ باس بکرێت. باشە. پێم خۆشە پرسیارێکی جیاوازت لێ بکەم. ئایا لێدوانێکی بچکۆلەمان بۆ بدە لەبارەیەوە و ئەو دەنگۆیانە چین کە بڵاوبوونەتەوە لە سۆسیال میدیادا؟ سەبارەت بە پەرلەمانتارەکان. بەڵێ بە پرۆژێکمان هەبوو، بەڵام بەداخەوە بە هۆکاریەکە گەڕانەوە هەندێک لە پەرلەمانتارەکان ئەنجام نەدرا. بڕیاروا بوو کە کۆبنەوەیەکی ڕۆژنامەوانی و چەند پرسیارگەلێکمانە بێ سەباروان ئاڕاستی بکەین و جارەکە ماوەتەوە. سەبارەت بۆوانش کە لە سۆشل میدیای ئەو هەواڵانە بەڕاستی ڕای خۆم جیاوازە. لەوەشی هەرێک لێەوە وابیر بکەنەوە بڵێن وەڵا پشگی لە پەرلەمانتارەکانەکە، بەڵام بە پێچەوانەوە کە بگەڕێنەوە سێر نووسینەکانی من کەن لە سۆشیال میدیایە زۆر جار ڕختەی توندمە بووە سەبارەت بە پەرلەمان. ئەسڵەن وتومە یەک سوودی پەرلەمان بنووسن، بەڵام من یەک شتەڵم لێرەوە بڕواتان مێ ڕۆژێ لە ڕۆژان لە سۆشیال میدیا گوێم لە یەک ڕستەی ئینیش نەگرتووە کاک یاسین، ئەو یاسین و پەرلەمانتارە، بەڵام پەرلەمان هیچ سوودێکی نەبووێت. ئەو سوودەی هەبووە کە ژیانی کەسێکی لە هەژاری گۆڕی بۆ ژیانێکی باشتر. بۆچی ئێمە حەز بکەین کە ئەو کاک یاسینە بگەڕێتەوە بۆ پاک لە فرۆشی لە قازی فرۆشتن؟ بۆ ئێمە ئەوات بخوازین بە بڕۆکداوینی کەسەکان بە تێکشکانی تاکەکان. پەرلەمانتارکێتە ئەم وڵاتەوە کە من بچم یەخەی بگرم بە کوڕەخنا دەسەڵاتی تەنفیزی نییە. پەرلەمانتار ئەسڵ لەناو پەرلەمانی خۆشە دەسەڵاتێکی نییە. ئەو قسەی ئەو نەهێتی ئەویکا تەواو، یعنی زۆر جار کاتێک خۆشی قسەکەکە دڵنیا لەوەی کە جێبەجێ ناکری. یعنی پەرلەمان لە کوردستانە من بڕوام وایە وەکو چۆن ئەڵێی کاتبەڕێکەرە، بۆیە ئەمە ئەوە ناگەێنێت و هەر پەرلەمانتاری هاتە ئێرە سوکایەتی پێ بکەین. باشە شێوازی ڕخنەگرتن جیایە، شێوازی قسە و چالاکی جیایە، هەر کەسە بە شێوازی خۆی چالاکیەکان ئەنجامەیە. منج بە ڕێڕەوەی خۆم ئاماژەم پێداوە کە بۆ نمونە ئەو کوڕە پەلامار درا و شالێکوانە باشە وەکو خۆی باسم کردووە لە ملاشۆکو خۆی باسم کردەوە کەم پیاوە گەڕاوەتەوە و ئیسێ شەڵم ئەو کاگیاسینە چ سوودێکی تۆ ڕۆی حەست لە 100 هێلکەشی پێ بەسێ چ سوودێگەێنێ بە قەزیەی بەرەو پێشون و باشوونی هاوڵاتیانە کوردستانە. ڕێکار زۆر زۆر جیاوازە. یا بۆ نمونە گۆرانی ئینزیبات، ئێمە ڕخنای گیرێت ئەلەن گۆران بۆ گادەچووە. گۆران و هاوڕێکانی 2 سعاتی کاژمێرێک کۆبوونەوەی هەبوو لەگە پەرلەمانە چالاکیانە بووە. ڤیزەی مانگێکیانەیە، یعنی هەموو مانگە بێ لە بەردەم پەرلەمانەوە بۆسێت بڵێ ینی بۆی لە بەرگە خەڵک قسە نەکات بڵێنەوە تا ئیسپانوژیدی هەموو ڕۆژ لە بەردەم پەرلەمانایە. ئێ باشە دوای کاتەکانی چی بکە؟ ئێڕوا بەلای چالاکیەکانی خۆیەوە ئەوش باگراوندێکی هونەرمەندی هەیە، ئێڕوا کاتەکانی بە خۆشی تێپەڕێن لەگەڵ هاوڕێکانیە. بۆ ئەبێ ئەمە بەخیلی بە کاتی بەرین، بۆ بێت تداخلی کاتی شخصی بکەین. تەنانەت تیڤە گەورەکان پرۆفیشناڵەکان کەوتوتە هەڵەوە لەو پرسەیە. ئەمڕۆ بینیم کە قسەی لەسەر کرا کەسایەتی ئەشکێنرێت، نابێ پێویست ناکات. زۆر سپاس بۆ ملای ئەو قسەکەی منە، بۆیە نابێ ئەمە وڵێن وەڵا ئەوان بۆ کۆبنەوەات لەگە پەرلەمان لە کاتێکا وانە ئێبا بە یەک کاژمێرەی بووە ڤیزێکی یەک مانگی هەیە. ئێکابرا بە ئارزوی کاتەکانی خۆی لە شتە جیاوازەکانە بەسەرە با تداخلی کاروباری شخصی و کەسایەتی و تایبەتمەندی کەس نەکەین و لێگەڕێنەوە. سەلام عەلەیکوم. دەستەکان خۆش کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە. کەناڵی BK4